سعد مهدی جوتیارێکی دەشتاییەکانی شەمامکە. بەس ماشەڵڵا و سارەکە خێر و بەرەکەتە ئینشاءڵڵا. سعد لە ساڵی ڕابردوو 560 دۆنم زەوی بە گەنم داچاند بوو، بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە هیچ بەرهەمێکی نەبوو. بەڵام ئەم ساڵ لەسەر جوانی و بە بڕشتی و بەرەکەتی بەرهەمەکەی سوپاسی خوددا دەکات. کێشەی سەعد و جوتیارەکانی هاوشێوەی ئەوەیە کە حکوومەت لە هەر یەک تۆن گەنمی بەرهەم هاتوو تەنیا 90 کیلۆ وەردەگرێت. بۆیە جوتیارانی کوردستان داوا دەکەن هاوشێوەی جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق لە هەر تۆن گەنمێک 800 کیلۆیان لێ وەربگیرێت. تەبارەکە نەبوو لە بواری لە پاش نەورۆزێ هیچ نەما هەموو هیچی کرد. پستەک نەدەوە بەخوای هیچ گوریشی نەکرد، بەکە لەگە حیوانە نەدات بیان دەینێ. بەس ماشەڵڵا و سارەکە خێر و بەرەکەتە، بڕیاری باشە لە خوای بەزای زۆر باشە. خۆیان کوف مامەلایانەکە دەکەن، چیمیایان دەدەنێ، گازیان دەدەنێ، بنەتۆیان دەدەنێ، هەموو شتیان دەدەنێ. بە قورعانەمە چیمیای دەکڕین، گەنمی دەکڕین، گازی دەکڕین، گاز بەو گرانی گاز بە 900 بە 1000 گازی باش. یعنی هیچ شتێک یەک یارمەتیمان نیە لێرکوانە، نە دەرمانێک نە شتێک یارمەتێک نیە لێرە. لە دۆرمەکی 140 کیلۆمان دەداتێ. ئێفەرمو دۆرمەک تەنەکو قسووری کردیە، باقیت کە دەوی بچی لە بازاری بفرۆشتەوە. ئەتو لە 140 کیلۆی چ لێ بکەی؟ حکوومەتی عێراق هیچ دێما وەرناگری. بەغدا فەرموو بە 900 کیلۆی وەردەگری، ئێمە 140 کیلۆیە. باشە لۆ ئەو 900 وەردەگری لۆ ئێمە 140 وەردەگری لێ بچە. ئەمساڵ لە کوردستان 3 ملیۆن و 300 هەزار دۆنم زەوی بە گەنم داچێنراوە و پێشبینیش دەکرێت 2 ملیۆن تۆن گەنم بەرهەمی ئەمساڵی جوتیاران بێت. محەممەد ئیسماعیل کە شۆفێری کوشت و کاڵیە بە ئۆتۆمبیلە تایبەتەکەی ڕێژەیەکی زۆری زەویەکانی دەشتاییەکانی شەمامکی دروێنە کردووە. ئاسا دنیەکە باش بوو، خۆش بوو، پارد نەبوو، هیچ دەقڕم مەغرا مستەقل بوو، دەڕاستەیشی نەبوو، من باران نەبوو، هیچ کە ساری بوو، ئەوە نەبوو. وەزاو سار ماشەڵڵا باشە زۆر. دەبێ عاردەکەی لۆ خەیام تۆ قەسەرەکەی زیاتر بی، مەڕ هەیە و لۆ خۆی دەکوتیتن ئەوەیە. هێشتا لۆ سایق دەڕاستی خۆشتە، ساحیبی ئەگەری نییە برن دەکاتن دەدوریتنەوە دەڕاستی خۆشترا، بەس قەسەرەکەی کەمتر دەبی. جوتیارانی دەشتی شەمامک دەستیان کردووە بە دروێنەی بەرهەمەکەیان کە پێک دێت لە گەنم و بەشێکی دیکە لە جوتیاران پێک دێت لە جۆ. بۆیە ئەوان داوا دەکەن هاوشێوەی جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق بەرهەمی گەنمەکەیان لە سایلۆکانی هەرێمی کوردستانیش لێ وەربگیرێت. بەپێی زانیاریەکان لە ناوەڕاستی ئەم مانگە وەزارەتی بازرگانی دەست دەکات باوەرگرتنی گەنمی جوتیاران. هاوکات وەزارەتی بازرگانی عێراقیش بڕیاری داوە ئەمساڵ بڕی 3 ملیۆن و 800 هەزار تۆن گەنم لە تەواوی عێراق بە نرخی 700 هەزار دینار بۆ هەر تۆنێک وەربگرێت. لەو ڕێژەیەش تەنیا 292 هەزار تۆن بۆ هەرێمی کوردستان دانراوە کە دەکاتە ڕێژەی لە 11. ئەمەش نیگەرانی زۆری جوتیارانی بە دوای خۆی داهێناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.